پرۆسەکە پرۆسەیەکی تا ئەم کاتە هێمنانە و لەسەر خۆیە بەبێ هیچ گیر و گرفتێک بەبێ ئەوەی کەسێک زۆرمان لێ بکات و بەڕاستی چۆڵیشە لەبەروی ئەم ساڵۆک و ساڵەکانی کە جیاوازەکەی ئەوێ بڵین بنکەکان زۆرتر بۆ جیان کردوێتەوە و دەنگانێکی ئازاد و ساڵە و مراکەبەکەش نەماوەی وڵا پەنجەیان پێ وەر نەکردین ئەم ساڵ هەر پەنجەم وەرن وەڵا ئەوە باشتر بوو تا حەد یعنی ئەو زانی کە ئەو کەسی بەرامبەر دەنگیاوە بەڵام ئەم ساڵەوە نەبووە باشە تا ئێسای لەسەر بێ ڕەنگە بەشێک لە خەڵکی نەهات بێ دەنگ بن بە تایبەتی ێستا تایبەتەکە تۆ چ پەیامێک تێچ من داواکارم لە سەرجەم گەلی کوردستان بە تایبەتی ئێمە کە لە هێزەکانی ناوخۆین تاک و کا درەنگی نەکردووە بێن دەنگ بن ئەگەر تا ئێسەش خەوتون با هەڵسن و بێن دەنگی خۆیان بن لەبەر ئەوە ئەمە چارە نووس سازە یعنی بۆ هەرێمی کوردستان نییە بۆ جیاوازیەکە لە نێوان ئێمە و بەغدادا حەزەکەم هەست کەس لە توانای هۆی ئیمکانێتی هەیە تا درەنگی نەکردووە بێ دەنگی خۆی بات و دەموچاوی شوا بێ بەرەو دەنگە.